دەیان ملیۆن دۆلار یعنی پارە کرایتەوە یەکێک سەرپەرشتەکە ناوی هێمن لە هۆنیە لە زانکۆی ئەمریکی بەرەم ساڵ ئەی تەخەرجی کردێ دێ باسی جن دەگاتن ئەڵێ جنەك چتە ناو ئەوی گوتیە تا راپۆرتێک لە ئاوا میدیا دەرنەچی ڕژنە تۆ ئەمە نامەدە لە دەستەی ئەو شتەی ساڵی 2025 کەناڵەکەی مەسرور بارزانانی ئەنی باشە لەو ئەوروپای ڕۆژێک جناک دەروێشاک شێخاک شتێک نییە ژیانی زۆر بە جوانی دەستە پێش زۆر بەدەک و شەرم لە خۆتان بکەن یعنی بەجددیمە عیب نییە تەلەڤیزیۆنێک حکوومەت یاڕێمی کوردستان سەرپەرشتی دەکە ئەو خورافاتانە بڵاو دەکاتەوە ئەو لەو نیشتە و جادو ئەوە نیە باەک بێن لێرە نیشتە و جادو و مسیار و سیغە ئەوانە لێرە لەگە ژنی ئەوروپی بکەن یان ئەو جنانە دەرێت جنەکان هەمووی بەسە هجومی سە ناوێرن بێنە ئەوروپای بەهەرحاڵ هاوڕێیان بەخێر بێن هەندە شتی سەریعی ترتان لە بۆ باسکەم بەر لەوەی بچینە سەر ئەو هەوڵە تیرۆریستیە هاوڕێیان بەر لەوەی بچینە سەر ئەو هەوڵە تیرۆریستیەی ئەوی ئەمن دەڵێم ڕاستە و وەکو گوتم کاقوبادیش ئێستا تەلەفۆنی کرد ئەڵێ ڕاست نییە مەیکە چون دەیکەم بەڕێزان یەک مەسعود بارزانی زۆر خۆشە لەو ڕۆژانە کۆبنەوەی کردی ئەو وردەیە وردە وەکوی بەر لەوەی سرد گەرم بی مەسعود بارزانی کۆبنەوە کردووی کاکە ناکرێ مەکتەب سیاسی هەبی هەموو جمعان دەچیتن دەستە بازاری چایخانەی نان دەخواتن چا دەخواتەوە دەیکاتە چالاکی لە بۆمە ڕسمی لەگە مەلایەکی دەگری دەیکاتە چالاکی تا ئەنەوە پشتیوان سادەق لەگە تووچی چیوەکو دەبی هەر با تا وەختی تەجمیلکردنەکەی بکەنە کاری و چالاکی لە فەیسبووکی بڵاوکەنەوە ئەوجا بەڕێزان ببورن بەڕێزان 5 ساڵە قوتابخانەی نابینایی هەولێر هەیە داخرایە 5 ساڵە لەو 5 ساڵەی بودجە و نەسریان لۆ هاتیە ئەو بودجە و نەسریان هەموو وەرگرتیە 2 ملیۆن دۆلارە 2 ملیۆن دۆلار لە کاتێکدا ئەو قەپات بووە ئەوەیە بەڕێوەری ئەو قوتابخانە کە سەرۆکی کۆمەڵەی قورئان خوێنانی هەولێریشە ناوی فوئاد مەلا ئەحمەدە لەگە مەلا سەید سەدیق کەپرانی هەردووچیان 2 ملیۆن دۆلاریان لەو 5 ساڵەی خواردیە لە بودجە و نەسریە وەڵا پشتیوان سادق گوتیچی سەرۆکە چیان لەسەر سەرۆکی لیژنەکە ناوی شێروان تەیب بزانم نووسیتم شێروان تەیب شێروانی بەڕێوەبەری گشتی ئەو قافە تحقیقی لای ئەترافیان کردی وتیان پارەکان دەگەڕێنەوە کاک پشتیوان سادق گوتیتی مادام کادری حزبن پارەکەی دەگەڕێنەوە مشکلە نییە تۆ وەرە ئەوە عەقڵی بەربرسی مەکتەبی ڕێخستنی پارتی دیموکراتی کوردستانە لە هەولێر 2 ملیۆن دۆلار دەزرایە 2 مەلا ئەوە جگە لەوەی کە لەوانەی کوڕی پاک و ئەوانە 2 ملیۆن دۆلار دەزرایە لە بودجەیەک کە نمایە نێ ینی ناوەندێک نمایە خواردیتە بەهەرحاڵ گوتی مادام کادری حزبە پارەکەی دەجێڕنەوە قەپاتکەن عەشائیری بەڵام یەکێک بچووکترین ئەوەی لێ دەکرێ دەیبەنە زیندان دزی کردیە 2 ملیۆن دۆلار بەڕێزان لەو ڕۆژانە بەدەر لەوە ئەوە لەو کاقوباد و کاکپاڤێلی پارتی نازام دەزانن یاننا ئیتفاقە یاننا پارتی بەتەما لیوایەک زێڕەڤانی لە هەولێر لە سلێمانی بکاتەوە لەو ڕۆژانە سەردانی ئەوەیان کردیە عەلی حوسێنیان کردیە سەردانی عەلی حوسێنیان کردیە لیوە سالار تەیمور لەگەڵ کۆمەڵێک ئەفسەری پاراستن چوینە ئەم ڕسمەکانیشم لایە نازانم بڵاو کرایتەوە یاننا کۆمەڵێک ئەفسەر پاراستن چوونە لە سلێمانی لێ داوایان عەلی حوسێن کردیە کە بواریان لۆ بڕەخسێن بارەگایەکیان بداتێ کە ئەو لیوای پاراستن زێرەڤانی بێت لە سلێمانی ئیتر من نازانم چکو مەمنوعە ینی هەم مەسەڵەن هێزی قوبات هێزی کۆسرات لە هەولێر محەدەدە ینی اتفاقیان نەکردی لە سلێمانیژی پارتی بە هەمان شێوەیە بە هەمان شێوە ئەوە کرایە ئێستا پارتی بەنیاز یەک لیوای بباتە سلێمانی زێرەڤانی ئیتر ئەو اتفاقە یان یەکێتی ئاگادار نییە ئەگە ئاگادار نییە ئەمن ئەو دوو زمانیان لە یەکێتی کرد بەهەرحاڵ لە مەجلیسەکە کاک ئەوە تەقەن کەسێکی نزیکی کاک عەلی حوسێن خوا خێری بنووسی سڵاومان هەیە بۆی پێی گوتم وتی
كاكاليزين لو يندر باز لو يدقات دلي والله من زقل وقلت زوي تانت دنيا شو المعنية و أمل هذي يازدا ودوازدا قرين لقي يازدا ودوازدا هيك أقامني نبو ببي برسم الله درام ببي برسمنيش خلشان دانا أو كات كلا يوي كده خلق لي زور بارتي ودرسوزو كتي بارتي أور لسليماني ناداتو لكاتك دا كاديري درسوزي هي لكاتك دا كاديري زور درسوزي أوريان بورن بسمع كيتي بخين دبيتن الكاقوبا دزاني خوي جوامكا والله برا ناويرين كاقوبات ناويرين لا سعيد كينوا بهرحال ناويرين لا سعيد كينوا براكم هلا تو دزاني خوي جوامكي بريزان لدوينكو خبركم ورقرتيا لسر حولك تقا لا كاقوبات طالباني كرايا بلو يبقات شوينكي طبعا كاقوبات بس رهت سوناكات وقت خود مرفتا إجواب بدو هليكوبتر لسليماني رادي تهوليري دو ايكا طبعا نشتي زور دزانم بس هاوري أنا نشتي من أخلاقيا همون هني چند باز نکم لبو بار دوخی امنی نک ایوان یعنی مثلا او هزا تیروریستان اگر نرزانم چه سایق تاریتی چند کسن هزا کی بقات و رباط سندن بجلو برکسونا گرینگ بس هزا کی که قبادی ناوی الفایا كوكو گرجی پیش او یکم لهمو دنیا هیا لهمو دنیا هیا او هزا محمد سمسمالی سرپرشتی دکا كاقوبات ببردوام بدو فروكي هليكوبتر سرداني وين دردكاتن بيتن لسليماني را دورا باري ملتها زورة كاقوبات ايوا ما في هجاران ولا حزبي رنزدران نظام قال تطان بوشتان دي بس اي كرة فقيرتان بناوي رنزدراني يزو بازو كشت استاكش هاي لايف بلو يبني شيتوا هيزا چي هي دابش دبيتن طبعا شوينكي كأودا بين زي خانزادة برعنبر سري رشا يعني دوشكي سري رش ديقاتي هذا چي لو يبوا برلوي بنيشيتن فروككاي يك دو دقيقة دي نعظم تسند بوا تقكرا كومالك تقكرا تسند كسا چي باسواني قوات طالبانيش تقيا كرتوا ببيئوي بزان لچي هاتيا كقوات طالباني هات تخواري فروككي هات وتيان مجالي او نبوة كا بيبلن بخشيوة دا عسمان بوا دا هات تخواري بس بلو بيت تخواري تصويرش كلايا كقوات تصويرش كلايا بمن ضلي باز مكة تصويرش كلايا درايت قوات طالباني كدابة زيوم شوش تياوا ودي والله تشتشوار ريدا قوات تورب وتلفوني لوري برحمت كرديا پیگوتیا او دوم زاره اگر آگادار نیم آگادار بن اگر آگاداریشین بابزانیم موضوع کسی اگر آگادار نیم آگادار بن اگر آگاداریشین بابزانیم چیه و زاری تریش هول داره من نازم زاری تر بس اوا سه شمی رابردو کارجمر سه ایوارا سه دوانی ورو اوشت روی دایا اویا سلامت و کس بریندار نبود بس او شوینه زور هستیاره هاوره او شوينه شي زور هستياره من ناتوانم همو ذكاري باز بكم بدل لوي كبران بس سري رشا او اوتيل خانزادة تسيا قندي امريشيا الان دوشكي سري رش تقاطر عنده كس نشهيد بوا نبريندار بوا مجرد سيجنال عوا بوت سدرايا من نازانم بلام تأكيد ملو يعني امان برواب كان سي 6 ساعات رنج 7 ساعات بتنديش شيء وصل خان كده نامي يورد كاري زيادة باسكم بس هاوري أنا تيما كان من خبري بالله ودكمو باش دصان مصداقيتهم شون دروا يعني لدوينكو بمن قطرة نويرايما بدوات سومك تحقيق بك تاوكو جيش ما قناعتك فعلا رويدايا تكونو خبران زور قورية بلام الين كابراك نظم الشيخ محمود الشيخ قوتيتيان ولا الشيخ فريد شتب مكي ولا دو الشيخ محمود يعني تيك تسوى قوتيتي
ئەو شێخ دەرێ ئەمە لێرەمە وتی شێخی شوێبرێ دەرێ گوی خوارد ببورن کە ئەو شێ دەرم بۆیە ئەگە وەزارەتی ناوخۆ هەر کەسە گڕوونکردنەوەیدا ڕاست ناکە من لە دوسێ سەرچاوە بە دواتچوونم کردی وەک کاقوباد من دەجار زیاتر هەوڵمدا قسەی لەگەڵ بکەم خۆی دەدزیەوە بە خۆی تەلەفۆنی کرد زۆریش مشەوەژ داوای کرد بڵاو نەکەمەوە بەس بڵاو دەکەم من دڵنیام ئەمن درۆزم دەرەچم بادار بچم من دەزانم ئاستی ئەو خەبەرە و ئەو شتانە ڕوویدایە بەڵام کەس بریندار نەبووە کەس نەکرد بە سیگناڵەکە وە کاقوباد گوتی چیە ڕێبەر ئەحمەد ئەوە دووەم جارە ئەو بەپێی ئەو زانیاریانەی من کەم بڕوا ناکەم ئەوە دووەم جارە ئەگەر نازانن بزانن ئەگەر دەشزانن بە ئەمەش ئاگاداری ئەوە بین لە کاتێکدا هێزە چتۆکمەی لەوێندەر لە بەردەستدایە بەهەرحاڵ ئەو هەوڵە هەبووە هاوڕێیان شتێکی خراپە هەوڵی تیرۆریستیکارشی زۆر خراپە و ئەو هەوڵە بە کەسی سادە ناکرێ بە گروپی تیرۆریستیش ناکرێ یعنی ئەو شوێنە ئەمینترین شوێنی ئەمنی هەموو هەولێرە یعنی شوێنی بیانی ماڵی بارزانی ئەمسالی وەکو کاقوباد تاڵەبانی ئەوانە لەوێندەرن بۆیە تەقەکردن لەو مۆنتیقی یەک گولەش بێت تا ئەوان بیسی گولە چیان تەقانتەوە چەند پاسەوانەکی ئەوەی بەڵام ڤیدیۆ لای قوباد تاڵەبانی هەیە کە دەنجی زەدێت دەرن لەمە گولە لە دووری 1 مەتر دەنگەکەی جێل لێ دەبی و تەسویریان کردی وەختە کاقوباد دەیەوێت بێتە خوارێ و لە ئاسمانە و ئەلە وەختی دەنگات بەهەرحاڵ ئەو هەواڵە لای من هەیە من بەخۆم یعنی بە دواتچوونی زۆر کردیا بڕوا بکەن زۆر ماندی بوومە هەتا گەیشتیمە ئیستنتاج و دەبێ هەموو ڕوودەکارێکی شپاز نەکەم لەبەر ئەوەی پارتیوکی تاقیبی سەرچاوە دەکەن بەڵام ئەوە دڵنیابن لەسەر ئەو هەواڵە ڕوویدایە شتێکی زۆر خراپە پەنا بۆ ئەو شتانە بدرێت داخۆ چەند جاری کەش ئەو شتانە ڕوویدایە لە وەختێک تەقە لە قوباد تاڵەبانی دەکرێت پارتی بە تەمای 1000 کەسی ببات زێرەبانی لیوا ئەڵێن لە 1000 کەمتر نییە خۆشبەختانە ئەو هەواڵەشتان پێ بڵێم یەک دوو هەواڵ یەک دەڵێن بەهۆی ئەو بندیوارانەی کە ئەوە بوو زۆربەی لیواکان بندیوارەکانیان لێ وەرچیدایتەوە لەبەرەوەی پێیان پڕ نەکراوە لە بەقێ خوا خێری حکومەتی عێراق بنووسی دوو ئەو هەواڵەشتان پێڕاوگەێنم لێرە کە ئەگەر هەیە مەتاری هەولێر بدرێتە پاڤیلۆنی مەسرۆر بارزانی یەکشکە لە ماستەر پلانێکی نهێنی هەیە لە مابەنی هەولێری دووهۆکدا بندرێ ئەو زەویە نایابەی ناو شاری هەولێرە بدرێتە پاڤیلۆن هەر بۆ زانین بەهەرحاڵ ئاڕێیان ئەو خەبەرانە لای من هەبوو من بۆ خۆم باش دەزانم ئەو سەرچاوانەی بە من گوتێ لە چ ئاستەکدانە وەزارەتی ناوخۆ نەفی دەکا قوباد تاڵەبانی نەفی دەکا چ دەڵێن ڕاست داکەن کاتێکی خۆش